ئێرە پێشتر نەخۆشخانەی فریاکەوتنی کۆنی سلێمانی بوو، بەڵام دوای نۆژەنکردنەوەی کرا بە یەکەمین نەخۆشخانە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و دووەمین نەخۆشخانە لەسەر ئاستی عێراق بۆ نەخۆشیەکانی هەرسو و جگەر. ئێستا لێرە 24 سەعات پێشوازی لە نەخۆش دەکرێت و ڕۆژانەش چەند نەشتەرگەریەکی تێدا ئەنجام دەدرێت. ئەو پزیشکانی کە لەم نەخۆشخانەیە کارەکەن بە بەشی با بڵین هەناوێکی و بە بەشی نەشتەرگەرێکیانەوە هەمویان پسپۆری وردیان هەیە لە نەخۆشیەکانی کۆندامی هەرسو و لە نەشتەرگەری کۆندامی هەرسا. ئەو نەخۆشانی کە لێرە چارەسەر وەرەگرن بریتین لە هەموو نەخۆشیەکانی کۆندامی هەرسو جگەر کە بەکردنی نازووری با بڵین گەدە و نازووری با بڵین ڕیخۆڵە و نازووری بۆدەکانی زرا و تەری هەرسو جگەر بوو کە نەخۆشیانەی کە تایبەتە بە هەرسو جگەر لێرە ئەبێنرا. بەڵام دوای نۆژەنکردنەوە ئێرە پەرەی پێدرا و فراوان کرا بۆتە ئێستا نەخۆشخانەی هەرسو جگەر. کەواتە ئێستا ئەتوانین جگە لە نەخۆشببینین و کاری نازوور و ئەوانە کە پێشتر ئەکرا نەخۆشەکان لێرە بخەوێندن، نەشتەرگەری تیا بکرێت و هەروەها بەشی چاودێری وردیشی تیا بکرێتەوە بۆ ئەو نەخۆشانەی کە نەشتەرگەری هەرسو جگەریان بۆ دەکرێت. لە نەخۆشخانەی کۆئەندامی هەرسو و جگەری فێرکاری سلەیمانی تەواوی ئامێر و پێداویستیە پزیشکیە پێشکەوتوەکانی بۆ دابین کراوە لەگەڵ تەواوی خزمەتگوزاریە تەندروستیەکان بۆ ئەو نەخۆشانەی کە سەردانی دەکەن و چارەسەر وەردەگرن. جگەری فێرکاریش لە دوو بەشی سەرەکی پێگێت، بەشی هەناوبینی لەگەڵ بەشی نەشتەرگەری. بەشی هەناوبینیەکەی ئەو بەشەیە کە هەناوبینەکانی کۆڵۆن و گەدە و قەستەری بۆری زراوی لێ ئەکرێت. بەشی نەشتەرگەریەکەش ئەو نەشتەرگەریانەی کە بۆ کۆئەندامی هەرسو جگەر ئەکرێن و ئامێرە پزیشکیانی کە لێرە بەکاریان هەمووی ئامێری پزیشکی پێشکەوتون و بە هەردوو بەشەکەوە زیاتر لە 100 نەخۆش سەردانەکە. بەڵام ئێمە بەشی ڕاوێژکاریشمانەیە کە نەخۆش ئەبینرێ و بزانن چی پێویستە دوای ئەوە پیشانی پزیشکی تایبەت بەنەدرێ. لە بەشی هەناوبینیەکەش زیاتر ڕۆژانە 50 نەخۆش خزمەتگوزاری پێشکەشەکرێ. جگە لە نەشتەرگەری چاندنی جگەر لە نەخۆشخانەی کۆئەندامی هەرسو و جگەری فێرکاری سلێمانی سەرجەم نەشتەرگەریەکانی هەرسو و جگەری تێدا ئەنجام دەدرێت. هاوکات بڕیارە لە داهاتوویەکی نزیکیشدا هۆڵی چاودێری وردیش هەر لە نەخۆشخانەکە بکرێتەوە. بە تەواوبوونی ئەو بەشەش تەواوی بەشەکانی نەخۆشخانەکە لە کاردا دەبێت بۆ زیاتر خزمەتکردنی هاوڵاتیان بەبێ جیاوازی. هێمن کەمال، کورتسات نیوز، سلەیمانی.